سڵاوی خۆی گەورەتان لەبێت بینەرانی کەناڵی مۆم. لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باس لە چۆنێتی سعیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەکەین. لێرەدا باس لە 3 بەش دەکەین کە بەدڵنایی و بەدڵتان دەبێت. لە بەشی یەکەمدا باس لە لایەنە باشەکانی سعیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەکەین. لە بەشی دووهەمدا باس لە خۆ ئامادەکردن پێش ڕەمەزان دەکەین. لە بەشی سێهەمدا کۆمەڵێک ئامۆژگاریمان بۆ ئامادەکردوون بۆ چۆنێتی خوێندن و شێوازی سعیکردن. بۆیە ئەگەر ئێستاش ئامادەن ئەوە تا کۆتایی ڤیدیۆکە بینەربن. سەرەتا باسی بەشی یەکەم دەکەین، واتە لایەنە باشەکانی سعیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. یەکەم، کاتەکانت بە فیڕۆ ناڕوات، واتە کاتێک بە ڕۆژوو نیت و سعی دەکەیت هەمیشە خەیاڵت لای خواردنە، بۆیە 5 بۆ 10 خولەک جارێ ڕەنگە هەستی لەسەر سعیکردن بۆ ئاو خواردن یانیش بۆ نان خواردن، یاخود بۆ نمونە بۆ جبس خواردن. گرنگ ئەوەیە شتێک بخۆیت، بەڵام لە ڕەمەزاندا مێشکت بە تەواوەتی لای سعیکردن دەبێت، چونکە دەزانیت خواردن و خواردنەوە لە مانگەدا قەدەغەیە. دووهەم، هەموو وزەی لەشت دەچێت بۆ مێشکت، واتە کاتێک بە ڕۆژوو نیت وزەی لەشت بەشێکی دەچێت بۆ مێشک و بەشێکی دیکەی دەچێت بۆ گەدا تا خۆراکەکە هەرس بکات. بەڵام کاتێک بە ڕۆژووی گەدە وزەی ناوێت چونکە خواردنی تێدا نییە، بەڵام وزەکەی دەگوازرێتەوە بۆ مێشک. هەر بۆیە مێشک لە کاتی ڕەمەزاندا کاتێک بە ڕۆژوو دەبێت تواناکی زۆر زیاتر دەبێت بە بەراورد بە مانگەکانی دیکە، واتە لەو مانگانی کە تیایدا بە ڕۆژوو نابێت. سێهەم، ڕەمەزانی پیرۆز مانگێکە بە دوعاکردن. مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێکی ئاسایی نییە، گریمان ئەم مانگە خوا نەخواستە دەمریت، بۆیە قەت مەڵێ لەبەر سعیکردن بە ڕۆژوو نابم یانیش نوێژ ناکەم چونکە کاتم لێ دەبن. با لەو کەسانە بیت کە براوەی دنیا و دوا ڕۆژن، خوا لە پێش هەموو شتێکەوە ڕازی بکە. هەروەها ڕەمەزان قۆزەرەوە بۆ ئەوەی زۆرترین دوعا بکەیت و داوا لە خوای گەورە بکەن کە توانێت زۆرتان پێبەخشێت و هەروەها نمرێ زۆر بەرز بەدەست بهێنن. لە بەشی دووهەمدا باسی خۆ ئامادەکردن بۆ پێش مانگی پیرۆزی ڕەمەزان دەکەین. یەکەم، لەو 8 بۆ دەوانی هەتانە یەکێک لە وانانە هەڵبژێرە کە قورسترین وانێ بەلاتەوە. لەمڕۆوە سعی لە وانەیەدا بکە، هەموو هەوڵی خۆت بخەگەڕ تا پێش ڕەمەزان تەواوی بکەیت. ڕۆژی نزیکی زیاتر لە 3 بۆ 4 کاتژمێر لە وانێدا سعی بکە بۆ ئەوەی دوایی بیانود نەمێنێ بڵێت بە ڕۆژوم و تاقەتی سعیکردنم نییە لەوانە قورسەدا. بۆیە ئێستا تا بە ڕۆژوونیت دەتوانیت ئەوانە قورسە تەواو بکەیت. دووهەم، ئاگادارکردنەوەی خۆت، واتە زوو بە خۆتان بڵێن کە ڕەمەزان هیچ مانای ئەوە نییە کە تیایدا هیلاک بیت، واتە تەنها بیر لە برسێتی و تونێتی مەکەنەوە. بڵێن ڕەمەزان ئەوەی نەماوە، باشە من چۆن سعی بکەم لە مانگەدا. بیرتان بێ هاوڵانی سەردەمی پێغەمبەر محەممەد درودی خودای لەسەر بێ لە کاتی ڕەمەزاناندا جەنگیان دەکرد، لە هەمان کاتە بە ڕۆژوش دەبوون لەو گەرمایەدا بۆ چەندین کاتژمێر. بنە پێچای خۆتان تونێتی، برسێتی، ماندووبوون، ترس، هەموو ئەوانیان هەبووە. کاتە تۆ بۆ نەتوانیت بەسەر پرۆگرامێکی خوێندندا سەر بکەویت بەبێ ئەوەی هیچ شتێکی دیکە بکەیت، تەنها سعی دەکەیت. هەر بۆیە هەمیشە پەیامی ئەرێنی بە خۆت بدە. سێهەم، کەمکردنەوەی چاوقاوە، واتە ئەگەر لەو کەسانی کە بەیانیان هەر هەستان لە خەو یەکەم شت کە دەیخۆنەوە بریتێلێک کوپێک قاوە هەوڵ بدەن بیکەن بە ڕۆژنا ڕۆژێک تا ڕەمەزان دێت، یاخود بیکەن بە 2 ڕۆژ جارێک دواتر لێ ڕادێن. ئێستاش دێنە سەر بەشی سێهەم کە ئەویش بریتە لە کۆمەڵێک ئامۆژگاری بۆ خوێندکاران. یەکەم، دانانی خشتەی خوێندن. خشتێکی خوێندندا بنێن بۆ سعیکردن و ئەو کاتانی تیادا بنووسن کە زۆر چالاکن تێیدا و سعی لەو کاتانەدا بکەن. ئێستا ئێمە نمونەیەکتان لە خشتە بۆ دەخینە بەردەست، هیوادارم سوودی لێ ببینن، هەروەها کۆمەڵێک بیرۆکی لەوەر بگرن بۆ ئەوەی خۆتان بتوانن خشتەی خۆتان دروست بکەن. بەڵام ئەگەر بێت و ئەم خشتەیەکی ئێمە باسی دەکەین سوودی لێ نابینیت، دەتوانن نامە بۆ ڤایبەری مۆم یاخود بۆ پیجی ئینستاگرامی مۆم بنێرن تا یارمەتیتان بدەین لە دانانی خشتەی تایبەت بە خۆتان. ئێستاش گریمان ئەمە خشتەکەیە. لە بەشی یەکەمدا کاتەکان بنووسە، لە بەشی دووهەمدا بنووسن کار، واتە پێویستە کاتی شتێ بکەن تێیدا. لە بەشی یەکەمدا کە بریتێ لە کات بنووسن لە دوای پاشێ، واتە گریمان لە دوای کاتژمێر 4 تا کاتژمێر 9 بەیانی سعی بکەن. هەروەها لە کاتژمێر 9 بۆ 10 بەیانی پشوو بدەن، هەروەها قورئان بخوێنن. لە کاتژمێردا بۆ 12 وەڕۆ سعی بکەن، لە کاتژمێر 12 وەڕۆ تا 3 وەڕۆ پشوو بدەن، هەروەها لە کاتژمێر 3 تا 5 ئێوارە سعی بکەن. پاشان لە کاتژمێر 5 تاکو کاتژمێر 8 نان بخۆن و پشوو بدەن. پاشان لە کاتژمێر 8 تاکو کاتژمێر 10 سعی بکەن. پاشان کاتژمێر 2 و یاخود کاتژمێر 11 بخەون. بە هەمووی دەکاتە نزیکەی 10 ساعت سعیکردن. دووهەم، باشترین کاتی سعیکردن. باشترین کاتی سعیکردن بریتیا لە 30 خولەک دوای پارشێ و هەروەها 30 خولەک لە دوای بەربانگ. سێهەم، زیاد لە پێویست مەخۆن،
چونکە زۆر بەتان دەڵێن دوای بەربانگ هەر تاقەتی سعیکردنمان نییە، بەڵام بەهۆی ئەوەیە کە ئێواران نانی زۆر دەخۆن و لەشتان هەموو زەکە دەنێرێت بۆ گەتەتان تا خواردنەکە هەرس بکات، بەمەش خەواڵ و دەبن و تاقەتی سعیکردنتان نابێت، هەر بۆیە زۆر مەخۆن. چوارەم، لەوانە قورسەکانەوە دەست پێ بکەن، بەتایبەتی لە دوای بەربانگ و لە دوای پارشێوە لەوانە قورسەکانتانەوە دەست پێ بکەن، چونکە لەو کاتانەدا وزەتان زۆرە. پاشان وانە ئاسانەکان لە نیوەڕوان یاخود لە دوای نیوەڕواندا دابنێن. پێنجەم، کورتکراوە یاخود پوختە دروست بکە. کورتکراوە نەک هەر بەسوودە بۆ ئەوەی مشتان چالاک دەکات بۆ سعیکردن، بەڵکو بەسوودیشە بۆ ئەوەی بۆ کاتی پێداچوونەوە کاتت لێ نەبات و بە کەمترین کات زۆرترین زانیاری بچێتە مشت، هەروەها زۆر کاتت بۆ دەگەڕێنێتەوە. و تا لێرەدا چی دەکەن؟ بۆ نمونە گریمان ئەگەر بێت و ئەگە سعیتان لە بەشێکدا کرد، ئەوە سەر لە نوێ ئەو بەشە وەرۆ بەسەریە، بەڵام تەنها بابەتە گرنگەکان بنووسەتیایدا و کورتی بکەرەوە بۆ خۆت. شەشەم، واز لە سیرکردنی تەلەڤیزیۆن و موبایل و ئایپاد و کۆمپیوتەر بهێنن، هەروەها سری فیلمی ڕەمەزان مەکەن، چونکە دوای ڕەمەزان هەموو دووبارە دەبێتەوە، بەڵام تاقیکردنەوەکان تاکەشتن کە دووبارە نابێتەوە. حوتەم، چۆن خەواڵ و نەبم و چالاک بم. یەکەم، زوو بە ئاوی ساردەم و چاو و دەست و قاچتان بشۆن، پاشان بە ئاوی سارد تا دەتوانن خۆتان بشۆن ڕۆژانە، پاشان شوێنی سعیکردنت جارجار بگۆڕە، هەستە سەر پێ یاخود لەسەر مەز و کورسی سعی بکە، یانیش بە دانیشتانەوە سعی بکە، هەروەها لە ژوورەکانی دیکەش یاخود لە حوشەکەتان یانیش لە سەربان یاخود لە بەڵەکۆنەکەتان سعی بکەن، هەروەها ئەگەر بێت و خەوتان هات ئەوە هەنەسەتان بگرن بۆ ماوەی 30 چرکە، هەروەها بیدەنەوە بۆ چەند جارێک ئەم ڕاهێنانە ئەنجام بدەن، بەما خوێن دەچێت بۆ مێشک، هەروەها چالاک دەبێت و ئیتر خەواڵ و نابن. هەشتەم، خواردنی تەندروست بخۆن. ئەو خواردانە بخۆ کە مشک چالاک دەکەن و لە خەواڵوێ دوورتان دەخەنەوە، وەکو خواردنی سەوزە و میوە، هەروەها خواردنی گوێز، یانیش ئەو خواردنانی کە مادی ئاسنیان تێدایە وەکو نیسک، هەروەها وەکو خورما. پاشان خۆتان بەدوور بگرن لە خواردنی چەوری زۆر و شەکری زۆر. نۆهەم، ئاوی پێویست بخۆن. تەنها کاتی پارشێ و بەربانگ ئەو مەخۆن، بەڵکو گرنگە لە دوای بەربانگ ئەو زۆر بخۆنەوە. لە دوای بەربانگ بە بەرداوامی ئەو بخۆنەوە تا دەخەون، هەوڵ بدەن لە دوای بەربانگ 5 کوب ئەو کەمتر مەخۆنەوە، هەروەها پێش پاشێویش 2 کوب ئەو بخۆن. دەهەم، زیکر بخوێنە لە کاتی تاقیکردنەوە. لە کاتی قەلق بوون لە تاقیکردنەوە ناتوانین ئەو بخۆین تا قەلقیمان کەم بێتەوە و تەرکیزمان زیاد بکات، بەڵکو تاکە ڕێگا زیکری خوای گەورەیە، لە خوای گەورە بپارێنەوە کە تاقیکردنەوەکەتان بۆ ئاسان بکات، وەڵامەکانیشتان بێتەوە پێش چاو. ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە، تا ڤیدیۆی داهات و بەخوای گەورەتان دەسپێرم.